لێرە بووە. هەمومان بە سیستەمێکی ژیانە گوزەر دەکەین کە سیاسەتە. ئێمە هەر قسەکردنمان، هەر هەڵسوکەوتمان، هەر بەشداریمان لە هەر شتێکا دەبێت یەکسەر بیر لەوە ئەەکەینەوە سیاسیانە بەشداریمان هەبێ، یاخود سیاسیانە قسە بکەین لەسەر هەموو پرسەکان. بۆیە من لێرە پرسێکم هەیە، دەترسم ئایا سیاست چییە؟ ئەگەر من بۆ خۆم خوێندنەوە بکەم بۆ سیاست، لای من سیاست کارێکە کە ناوەندەکان دەیکەن، وەک ئەوەی بەردەوام لە جێندەر بکەین. ئەگەرچی لەم کۆمەڵگەیە هەندێک لەلایەنەکان و هەندێک لەو کەسانێکی هەیە خوێندنەوەیەکی هەڵەیان بۆ جێندەر کردبوو. هەڵبەت جێندەر دەبێت بکرێتە بنەمای کاری سیاست و پارتەکان بۆ ئەوەی من پێم باشە لێرە دەنگی خۆم ئەگەێنم بەوەی کە هەموو حیزبەکان کاتێکە پەیڕەو دەنووسنەوە جێندەر بکەنە کارێکی سەرەکی لە نێو پارتەکاندا هەیە لێ بۆ ئەوەی جێندەر هەڵبەت باسی لە مافی یەکسانی دەکات لە نێوان دوو مرۆڤدا. یعنی بۆچی من دەنگم لە سەدا دەبێ ئەوێکی پیاو لە سەدا 500 بێ بۆ ئەویش لە سەدا دەنەبێ بۆی بەڕاستی ئێمە یاسای جێندەر بچەسپێنین لەناو حیزبەکانمانە. ئەمانەش هەمی کراوە بە کللتورە، هەڵبەتە کللتور ئەو دابوونەریتەیە کە هەموو خێزانەکانی ئێمە لە دابوونەریت و بنەماڵە دواکانی خۆمانەوە بۆیان ناوەتوانێت بەداخەوە. ئەکرێ بۆ لەمە دوای ئێمە بەڕاستی ئەو قسەی کۆمەلگا، ئەو قسەی کە لەسەرمان دەکرێت پێمان دەڵێن ژن شەرەفی پیاوە، ئیتر بەسە ئەمە جارێکی کەش کۆیلەکردنەوەی ژنە بۆ ناو خێزان، بۆ ناو نێرینە. بۆچی ئێمە هەمیشە نەتوانین کاری بکەین بڵێن وەڵا لەبەر ئەوەی شەرەفە، لەبەر ئەوەی ئەمەیە ئەوە، یعنی ئەمانە هەر هەمی بەڕاستی کارێکی خراپ و نادروستە کە بەرامبەر ئێمە ژنان دەکرێت. ئێمە ینی منێکی ژن گوناهە چییە دەبێ هەر پلە دوو بن، ئەوێکی ژن بۆ هەر پلە دوو بێ. یعنی ئەم هەموو ژنەی کە لێرە دانیشتون هەر هەمیان لە من شارازەترن لە بواری سیاست و لە بواری حیزبایەتی و فکر فراوانترن، بۆچی پلە دوون؟ بەڕاستی ئەمانە بێترێ بکەن پرسێکی کە هەنگەت ئەوەش لە کاتێکی کا دەتوانین قسەی جدی. من وەکو ژنێکی سیاسی بەڕاستی پێم باش بوو ئەمڕۆ سمینارێک لەسەر پرسی سیاسی بەشداری ژنان بکەین کە هەمیشە ئەوە پرسێکی گرنگ دەبێت ئێمە ژنانی سیاسی بەڕاستی هەوڵی جدی بۆ بین و دەمانوێت لێرەوە ڕای بگەێنین کە دەکرێت ژنان سیاسی بن. هەڵبەت لە سمینارەکەدا باز لە گرفتەکانی بەشداری ژنان و باز لە باشیەکانی بەشداری ژنان و ژنان چۆن دەدوان بەشداری سیاسیکەن، ئایا ئەو حیزب و ئەو لایەنانەی کە دەیانوێت ژنەکانیان سیاسی بن کێن، ئایا ژن تا چەند پلە دوو دەبێت لە ناو پارتەکاندا، بۆچی ژنان بەڕاستی نابنە هاوسەرۆک یاخود نابنە بەرپرسی پارتێک حیزبێک. ئەمانە هەمی گرفتێکی گرنگن کە لای من لە تەمەنی کارکردنی منەوە لە نێو سیاست و لە نێو کاری چالاکیەکاندا بە پرسێکی گرنگ و ڕەهەندێکی گرنگم وەرگرتەوە. بۆیە هەستاوم بە سازدانی ئەم سمینارە لەسەر ئەو پرسە بزانم ئایا لە نێو پارتەکەی خۆمدا یاخۆ لەگەڵ ئەو هاوڕێیانی کە بەشدار دەبن و لەگەڵمان دەبن گفتوگۆیەکی چڕ و پڕ بکەین لەسەر بزانین ئایا کێشەکانی ئێمەش چییە کە ژنە سیاسیەکانمان ناگەنە پلەیەک یاخود نابنە بەرپرسی پارتێک ڕێکخراوێکی گەورەی نێودەوڵەتی یاخود نابنە سکرتێری حیزبێک. ئەمانوێت قسە و باز لەسەر ئەو پرسانە بکەین. بۆیە لێرە دەمانوێت تێگەیشتن بگەێنین بەو هاوڕێیانەی کە دێنە ئێرە ئەگەر پیاون ئەگەر ژنن ئەگەر گەنج بن تا بزانن ژنان بۆیان هەیە لە نێو سیاسەتدا کار بکەن و پرسێکی گرنگمان وەرگرتووە. هەموو قسەیەکی من ئەوەیە کە باز دەکەم داواش ئەەکەم هەمیشە داوام کردووە ژنان یەکگرتوو بن. ئیتر تۆ ژنانێکی سیاسی چالاکەوانی هەر ژنێکی گرنگەوە تۆ یەکگرتووبی یەک چەترە هەبێ لە ژێرێک چەتری یەکگرتندا تۆ بتوانی کار و خەباتەکانی خۆت بەرەو پێ بدەی. هەڵبەتە یەکگرتنی ژنان کاریگەری تایبەتی خۆی دەبێ، بەڵام بەداخەوە لەمڕۆدا ئێمە حیزبەکانمان یاخو پارتەکانمان وایان کردووە ژنانیان پەرتەوازەی تێخستووە. منێکی ژن تۆیەکی ژن ئەوێکی ژن ئەگەر حیزبەکان یاخو پارتەکانمان بەپێی ئەو پەیڕۆ پرۆگرامی کە خۆیان هەیەە وازمان لێبێنن بە ئێمە بەپێی سیاسەتی خۆمان کار بکەین هەمومان یەکگرتوو ئەبین. هەڵبەت یەکگرتنی ژنان کاریگەری دەبێت و دەکرێت لێرەشەوە داوا بکەین بڵێن ژنان یەکگرن بۆ ئەوەی چیدی داگیرکاری و توندوتیژی و ئەو هەڕەشە و گوشارانی کە لە نێو چواردەوری وڵاتەکانەوە لێمان دەکرێت و دێتە سەر هەرێمەکەمان ئێمە ببینە پردێک ببینە بەردەستێک کە نەتوانین بەڕاستی چیدی ئەو داگیرکەرانە ڕوو لە ناوچەکانمان بکەن.